كسكري مام رحماني أو كليكية طبعا ها هي سينما وهاد بوتكيسك كلي كمان كامل در هنا استا وشقي دكين بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان پێم باش بوو لەم کورتە باسەدا تیشک بخەینە سەر هۆکارە هەرە باوەکانی شێرپەنجەی میزڵدان. طبعاً هۆکارمان زۆرە بەڵام لە هۆکارە هەرە باوەکان تەمەنە ئەوانەی کە تەمەنیان لە سەروی 50 ساڵەوە زیاترە. هۆکاری دووەم ئەوانەی کە لە ژینگەیەکی پیسدا ئەژین یاخود جگەرەکێشن. هۆکاری سێم هۆکاری خێزانی یاخود عائیلیان ویراثی. ئێستا پێش 2 هەفتەیەک لەمەوبەر چارەخوازێکی بەڕێز سەردانی کردین کە پێش 1 ساڵ خوێنی بینی بوو لە ناو میزڵدان لە ڕێگای میزەوە دەهاتە دەرەوە، بەڵام لەبەرەوەی خۆی دواخست بوو دوای 1 ساڵ هاتەوە لای خۆمان کە پشکنیمان بۆ ئەنجام بدا. بینیمان کۆمەڵەگرەیەکی زۆر لە ناو میزڵدانیدا هەبوو. ئێمەش پلانمان بۆ دانا بە 2 جەلسە لە ماوەی 6 هەفتەدا نازۆرەکمان بۆ کرد کە گرێ شێرپەنجەی میزڵدانی هەبوو. هەموو گرەیەکان بە 2 جەلسە تەواو بۆمان خاوێن کردەوە. و ئەوەی جێی سەرنج بوو لەم کورتە ڤیددیۆیدا ئەوەیە کە برایەکی خۆشی هەمان کێشەی هەبوو کە ئەمەش ئەگەڕێتەوە بە هۆکارێکی خێزانی و دوای ئەنجامدانی پشکنی بۆمان دەرکەوت کە براکەشی 2 گرەی گەورەی هەبوو، گرەیەکیان لە میزڵدان بوو و گرەیەکیش لە کۆتایی حالبی گورچیلەی ڕاستدا هەبوو. ئەمەش بە یەک نەشتەرگەری هەم گرەیەکەی میزڵدانمان کامل بۆ پاک کردەوە، هەم کلێی ڕاست و حالبەکەشمان بە کاملی بۆ دەرهێنا هەتاوەکو پاشماوەی گرەیەکە بڵاو نەبێتەوە. كسكري مام رحماني أو كليكية طبعا ها هي سينما وهاد بوتكيسك كلي كمان كامل در هنا استا وشقي دكين ويبز دنيا بين كليكية هيك تدانا ماوا هيك سينما بس برجع شي ماوا يعيش برا الالتهابات أو رشاتها مو التهاباتها كده بروي ميزي تدا ما بوا هيك تداني گرێوشتی وەشی تێدانی ناو کلیەکە الحەمدولێ ناو کلیەکە خاوێنە ئەوەشیان سەورەکەی دەوروبەری کلیە ئەوەشیان بۆڕیەکەی دێ هەتا دێتە ناو میزڵدان. ئەو پارچێش بەشێکی میزڵدانیشمان لەگەڵ وەرگتووە لەوە هیچ پاشماوشتیوەی بەجێ نەمێنێ. بەم جۆرە 2 بۆ 3 نەشتەرگەری سەرکەوتومان بۆ ئەم 2 چارەخوازە بۆ ئەم خود و خوشکوبرایە ئەنجامدا و باری تەندروستیشیان جێگیرە الحەمدولیلا و لە کۆتاییشدا ئینشاڵڵا لە داهاتوودا ڕێنماییان پێ دەدەین و بە هیوای ئەوەی کەوە ئەم گرەیە دووبارە و سێبارە نەبێتەوە. بەڵام ئەوەی جێی سەرنجە ئەوەیە کە دەمەوێت بڵێم هەر چارەخوازێک کە خوێنی بینی لەگەڵ میز و یەکێک لەم هۆکارانی کە باسم کرد هەی بوو ئەبێ زوو سەردانی پسپۆری خۆی بکە بە مەبەستی زوو دەستنیشانکردنی ئەو حاڵەتە و هەتاوەکو گرەیەکە بڵاو نەبێتەوە و دوایی کۆنتڕۆڵکردنی گران بێت. زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەتی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی